بگشتی حتا نوکەژی ئەو عێراقا ساڵە 2003 ji parastina serwerî û yasayê ji bo pêdana mafên pêkhateyan bi yeksanî ji bo nehêlana cudakariyê ava bûî negihişte armancê. Piştî 20 salan hêjî Iraqî li demokrasî û azadî û wekheviyê digerin. Bi taybetî pêkhate di nava wan da kiristiyan û êzdî û pêkhateyên dî li Iraqê xwe hîç ewle nabînin. Êdî berê xwedana Herêma Kurdistanê yên li vê derê man yê neman jî çûne welatên derve. Ji hêja qeşa Faris temes harîkarê metranê Siryanî Kasolîk ji hemdaniyê dipirsim. Hêjayê Faris tu gelek bi xêr hatiye Kurdistan 24 gava sala 2016 16 Oktoberê dest bi operasyona ji navbirina xelafeta Daişê kir. Hêzên pêşmerge mil bi milê hêzên Iraqî û hevpeymanan operasyona rizgarkirinê dest pê kir. Em bizanîn weke qeşeyekê û harîkarê metranê Siryanî Kasolîk li hemdaniya bi taybetî wê çaxê çi çêbû? بەڵێ لە ڕاستیدا کەوتنی سەهینێنەوە بە تایبەتی قەرەقۆش هێزی تاریکی داعش هێرشیان کردە سەر شارەکەمان و بێگومان کارەسات ڕوویدا هەر ئەمەش بۆ هۆی زیادبوونی ئازار لە دڵی ئێمە. ئەم شارە شاری برایەتی و ئاشتی و بێگومان وەفایە هەر لە باکوورەوە تاوەکو باشوور عێراق. ئەمە بێگومان ڕووداوێکی زۆر گەورە بوو دژی هەموو جۆرە قیمێکی ئەخلاقی و ئینسانی بوو. بێگومان هەموو ئەو خانوانێکەوە مابوون بە سوتایی مانەوە خاکەکانمان سوتا و ئێستاش کێشەکە بەردەوامە دواتر بەرەو هەرێمی کوردستان کۆچیان کرد بۆ ئەوەی بتوانن لە ئاشتیدا بژین. هاوکات خانووەکانمان ڕوبەڕووی هێرشکاری و دزی و تاڵان بووە، تەنانەت ڕوبەڕووی هەموو جۆرە خراپیەک بووە کە هیچێکیان گزارشت لە قێمی ئینسانی ناکەن. هەموو ئەم تاوانانە بەداخەوە لە ژێر ناوی ئاینەوە کراوە بە ناو خەلافەتی ئیسلامی داعش. بێگومان ئەمە بووە ڕوڕەشی بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو پێوەرە ڕەوشتەکان. ئەمە کارەساتێکی زۆر گەورە بوو. ئەو قەزایەکەوە ڕوبەڕووی ئەم کێشەیە بووە زیاتر لە 50,000 کەسی تێدا بوو، بەڵام بەهۆی ئەم هێرشانەوە ئێستا خانوەکانیان لەدەستداوە و شوێنی حاوانەوەیان نەما. دواتر بەرەو هەرێمی کوردستان و جیهان کۆچیان کرد بۆ ئەوەی بتوانن لە ژێر ئاشتی و ئارامیدا بژین. بەڵێ بێگومان ڕوبەڕووی کارەساتێکی زۆر گەورە بووین لە ڕووی کلێسەوە، لە ڕووی حکوومەتەوە، لە ڕووی هەموو ئەوانێکەوە خۆشەویستی ئێمە بوون، هەمومان لەگەڵ ئێمە بوون تا ئێستاش لەگەڵمان. باشە. ئەم دزانین هەمدانیە بپڕانی کریستیانن لە کێلەکەوەی دەردوراوی شەبەک و ئێزدیژی هەنە. ئەو پێکڤەژیانە جەنابێ هەوای ژێ بەحەز دکات پێشی هاتنە خەلافەتە داعشێ نوکەژی مایە؟ لە ڕاستیدا بێگومان کاریگەریەکانی جەنگ ماوە بەداخەوە دەمەوێت پێت بڵێم باماشەوە بازرگانانی زەنجیش زیادیان کردووە کە لە سیاسیان و پیاوانی ئاینیەوە ئەوانە هەمویان بەردەوامن. بێگومان ئەم ناوچەیەکە کەوا وەکو باخچەیەک وایە و هەمویان وەکو گوڵوان، هەموو جۆرە گوڵ و هەموو جۆرە بۆنێک و هەموو جۆرە زیندەوەرێکی جیاوازی تێدایە کە لە کریستیان و کاکەیی و کورد و عەرەب و کاکەیی و شەبەک و هەموو ئەمانە هەموو ئەم ڕەنگ و دەنگە جیاوازانە لە ماڵی ئێمەدا بە ئاشتی دەژیان. ئێمە ناسراوین بەوەی کەوە
خۆشەویستی خۆمان بۆ خاکەکەمان زۆرە و دەمانوێت لەژێر ئاشتی و ئارامیدا بژین. هەر شتێک تۆمار کرابێت لەبارەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئێزیدیەکان و کریستیان و شەبەک هیچ شتێک نییە. ئێمە دڵمان کراوێ و خاچی خۆمان خۆش دەوێ و هەموو ڕەنگە جیاوازەکانمان خۆش دەوێ. ئەمەش پەیامێکە لە مامۆستای ئێمە مەسیحی یەسوع کە ئەو پەیامی ئاستی ئاراستەی ئێمە دەکات، پەیامی ئارامی و ئاشتی بۆ ئێمە دەکات و هاوکات دەڵێت لەسەر ڕووی زەویش بێگومان دەبێت باش بن. بەڵێ بێگومان ئێستا لەژێر ئاشتی و ئەمنی دەژین و هەمومان باشین و دۆخمان باشە و پەیوەندیەکانیشمان بێگومان پەیوەندیەکەی زۆر باشە لە نێوانمان، بەڵام بەداخەوە هەموو ئەو کێشانەی کەوە دوای داگیرکاری بوو و تا ئێستا لێرەوە سیاسەتوانانم دەبێت ئەرچی ئەرێنیان هەبێ بە تایبەتی لە کاریگەری ئەجندای دەرەچی کار نەکەن سیاسەتوانان و خاوەن پیاوانی ئاینی لەگەڵ هاتنی داعش بێگومان هەموو جۆرە قیامێکی مرۆیی تێکشکا، بەڵام ئەمە دەبێت بلاونرێ زمانی ئاین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی وەکو بنزین وایە، کاتێک بەکاردێنرێت بێگومان هەموو ئەو ناوچانە دەسووتێنێ. بۆیە ناوچەکانی ئێمە هەمووی سوتاون، زیاتر لە سەدا هەفتای خانووەکانمان هەمویان سوتاون. باشە ئەگەر ئەم بەحسیڤان گوهارتنا بکەین هێژایە فارس پشتی هاتنا داعشێ گوهارتنین دینامیکیین ئەمنی و سیاسی بتایبەتی ئەم لە ناحیە هەوا بێژین چێ بوو ڕێڤەکرد و هێزێن ئەمنیەن جودا بهێنەوێ دەرێ لە ژێر ناوێن جودا بەحسی ئەمنیەتێ بوومە بکە ئەمنیەتە حەمدانیەن و کە پشتی 10 ساڵان ئەم بێژن سەر هاتنا داعشێ و هەلبەت پاشوێ 2 ساڵان پشتی ڕزگارکردنەوە ناوچەیان بە هەفکاریە هێزن پێشمەرگێ نوکە ئەمنیەت چاوەیە. بەڵێ دۆخی ئەمنی ئێستا دۆخەکە وەک سەقامگیر وایە، بەڵام دوای هاتنی دوای داگیرکاری و دواتر هاتنی هەندێک میلیشیاکان بێگومان ئەمە هەندێک کێشەی دروست کرد بوو. کاتێک دەوڵەت ئەگەر سیادەی خۆی نەبێ چاوەڕێی چی دەکەی لە خاکەی ڕووبدا. عێراق لە باکوورەوە تاوەکو باشترەوە لە ژێر ئیدارەیەکی مرکزی ئیدارەی وڵات دەکات. بێگومان ئەمەش کاریگەری خراپی هەیە. هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کەوا گۆڕانکاری دیموگرافی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بێت. هەموو مرۆڤێک بێگومان سەیری ئەم دۆخە دەکات دەبینێتەوە گۆڕانکاریەکی دیموگرافی هەیە. بێگومان مەسیحەکان ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە کەوە لە خاکەی خۆیان دەربکرێن. ئەمە واقعی حاڵی ئێمەیە لە ئەوروپاش بە هەمان شێوە، لە جەنگی یەکەم و جەنگی دووەم بە هەمان شێوە بوو. مێژووی جەنگەکان هەروەها بووە. باشە هێژەیە قەشە فارس بلا پرسیارم داویە ئەڤە بیتن بەهاتنا داعشێ هەموو پیرۆزی ژناو برن تێکشکاندن یاکەتە بەردەستێەوە خراب و وێران کرد. پارێزگەها مووسڵێ بتەمامی 180 وێران کرد. جەنابێ هەوا دەبێژیت حەمدانیە 170 ماڵ و حاڵێ خەلکی ئێدی کاڤڵ و وێران کرد. نوکە ئاڤەدانی بە چ ڕەنگیە؟ ئایا حکوومەتە عێراقێ ئاڤەدانی خزمەتگوزاری ئاڤ و کەهرەب ژێرخانە ئاڤاکریە لە حەمدانیە یانژی پشتگۆ خستیە وەکە ناوەندا مووسڵێ ئەم بێژی؟ بەڵێ لە چەند مانجی ئەم دوایانە دەمەوێت بڕوونی قسە بکەم. ئێمە بۆ چونمان وا بووکەوە زۆرترین خێزانەکانمان بگڕێنەوە 106 و 170 ئەوانە هەمویان ئاماژیان پێدرا بوو. زیاتر لە 170یان تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە. بێگومان هەندێک ناو هەبوو بەم دوایە سوپاسی خوا دەکەین، بەڵام ئەم دۆسیانە
زیاتر لە 6 بۆ 7 مانگە ئێمە سەردانمان کردو پێویستە ئەم پرسە یەکلایی بێتەوە پێویستە ئەم جۆرە گەندەڵیانە لەم دۆسیانەدا نەکرێ بۆ ئەوەی کە ئێستا گەیشتووەتە بنەڕەتی هەموو دامدەزاکان پێویستە ئەم دۆسیەیە یەکلایی بێتەوە ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە بازەکەی خەڵکی فەقیر و هەژار دەدات بازەکەی وەزیرێک یاخود پەرلەمانتارێک یاخود بەرپرسێک نادات بێگومان کەسانی هەژار ئێمە بووینەتە قوربانی سیاسی کە ئەم سیاسەتەش لەژێر ئەجندای دەرەچیەوە کار دەکەن و بنەماکەیان ئەوەیە بۆیە ئەمە بەداخەوە دەمێ ئەمە بڵێم کەوە وڵاتەکەمان بەداخەوە وڵاتێکی دزرا وایە هەوڵ دەدرێت لە هەموو لایەکەوە هێرش بکرێتە سەر تا ئێستا بازرگانانی سیاسی یاری لەگەڵ ئایندەی ئەم خەڵکەوە دەکەن باش هێژەیە قەشە فارس تەمەس هاریکارێ مەترانێ سریانی کاسۆلیک ژە حەمدانیە گەلەک سپاس